سڵاوتان لێبێت خوێندکارە جوانەکانم، هیوان باشی هەمووتانە. گوڵەکانم، ئەمە ئەمڕۆ وانەیەکی نوێ دەخوێنین لە وانەی کوردیدا. شیرینەکانم، هەروەک ئەزانن ئێمە لە وانەی ڕابردوودا ئەم وانەیەمان بەجێهێشت چونکە مەبەستمان بوو سەرەتا بیتەکانتان بەبیر بێتەوە بتوانن وشەی لێ دروست بکەن، بینووسن و بخوێنەوە و پاشان بێنە سەر وانەکانی تر. ئێمە ئەمڕۆ ئەم وانەیە دەخوێنین کە وانەی ئەمڕۆمان هۆنراوەیەکی زۆر جوانە، هۆنراوەیەکی زۆر خۆشە بۆ ئەوی جوان و خەنجیلە نووسراوە کە من دواتر پێتان ئەڵێم ئەم هۆنراوەیە لەلایەن کێوە نووسراوە. بەڵام گوڵەکان، پێشێکی دەست بکەین بە خوێندنی وانەکە، پێویستە هەرێک لە ئێوە پەرتووکی کوردی دەربێن و لەگەڵ مندا ئامادە بن بۆ وانەکە. گوڵەکان، وەگوتم کە وانەی ئەمڕۆمان هۆنراوەیەکە کە من سەرەتا هۆنراوەکەتان بۆ ئەخوێنمەوە، بەڵام پێویستە هەرێک لە ئێوە پەنجە بکاتە سەر وشەکان تاوە بزانێت من چۆن ئەو وشانە دەخوێنمەوە. و ئێستاش با دەست پێ بکەین. ساڵی نوێمان پیرۆز بێ. ئەمە ناوی هۆنراوەکەمانە. باشە؟ ئەمە ناوی هۆنراوەکەمانە. ساڵی نوێمان پیرۆز بێ. دەرچووی پۆلی یەکەمە، وا لە پۆلی دووەمێ، یەخوا پیرۆز بێ لێمان، خوێندنی ساڵی نوێمان. من قوتابیەکی وریام، گێڕایەڵی مامۆستام، قوتابخانەم خۆش دەوێت چونکە دڵتیا دەسترەوێ. کەلوپەلی خاوێنم، هیچ کات نایان ژاکێنم، هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیانە. بژی مامۆستاکانم، هاوڕێ زیرەکەکانم. لەیلا مستەفا. گوڵەکانم، سیرێکی ئەم بەشەی خوارەوەی لاپەڕەکە بکەن. لێرەدا ناوێک بە بچووکی نووسراوە. چی نووسراوە؟ لەیلا مستەفا. لەیلا مستەفا ئەو کەسەیە کە ئەم هۆنراوە جوانەی بۆ ئێوە نووسیوە. کەواتە ئەم هۆنراوەمان لەلایەن کێوە نووسراوە؟ لەلایەن لەیلا مستەفاوە نووسراوە. باشە، وتمان ناوی هۆنراوەکەمان ساڵی نوێمان پیرۆز بێ و ئەم هۆنراوەش لەلایەن لەیلا مستەفاوە نووسراوە. باشە گوڵەکانم، من جارێکی تر هۆنراوەکە دەخوێنمەوە، بەڵام ئەم جارەیان چاوەڕێی ئێوەم کە لە دوای من بیڵێنەوە. واتە من هەر یەکێک لە نیوەدیڕەکان ئەخوێنمەوە، ئێوەش لە دوای من بیڵێنەوە. با دەست پێ بکەین. ساڵی نوێمان پیرۆز بێ. دەرچووی پۆلی یەکەمە، وا لە پۆلی دووەمە، یەخوا پیرۆز بێت لێمان، خوێندنی ساڵی نوێمان. من قوتابیەکی وریام، گێڕایەڵی مامۆستام، قوتابخانەم خۆش دەوێت چونکە دڵتیا دەسترەوێ. کەلوپەلی خاوێنم، هیچ کات نایان ژاکێنم، هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیانە. بژی مامۆستاکانم، هاوڕێ زیرەکەکانم. لەیلا مستەفا. دەستخۆش گوڵە جوانەکانم، ئافەرین. گوڵە جوانەکانم، دەبا ئێستاش پێکەوە بزانین کە هۆنراوەکەمان باسی چی دەکات. باشە، یەکەم دێر هۆنراوەکەمان دەڵێت دەرچووی پۆلی یەکەمە، وا لە پۆلی دووەمە. گوڵەکانم، سیرێکی ئەم خوێندکارە بکەن، سیری بکەن چەند دڵخۆشە، چەند بەپەرۆشە. ئەم گوڵە جوانەمان بە هەمان شێوەی ئێوەی جوان و خەنجیلە پارساڵ لە پۆلی یەکەم بوو، زۆر بەپەرۆش بوو، زۆر دڵخۆش بوو، دەیوێت زوو خوێندنگە بکرێتەوە و
بێتە خوێندنگە و بە خوێندنگە ئاشنا ببێت و هەروەها بە مامۆستا و هاوڕێی نوێ ئاشنا ببێت، بتوانێت بیتەکان بخوێنێت، بتوانێت ژمارە بخوێنێت و هەروە بتوانێت وەرزش بکات، وێنە بکێشێت و لەگەڵ هاوڕێکانی لەناو خوێندنگەدا یاری بکەن و چەندان شتی دیکە کە دەتوانن لەناو خوێندنگە ئەنجامی بدەن. پاشان ساڵێک تێپەڕی و ئەم گوڵە جوانە و ئێوەش توانیتان پۆلی یەکەم بە سەرکەوتووی بخوێنن و پاشان بێنە خۆناغێکی نوێ، ساڵێکی نوێ، پۆلێکی نوێ کە پۆلی دووەمە. ئەزانم کە هەمووتان زۆر دڵخۆش بوون کاتنە پۆلێکی نوێوە کە پۆلی دووەمە، چونکە زۆر دڵنیا بوون دەتوانن لە پۆلی دوو شتی زۆر زیاتر فێر ببن، چەندین ڕەوشت و ئاکار و هەڵسوکەوتی جوان فێر ببن. باشە گوڵەکانم، دێڕی دووەمی هۆنراوەکەمان دەڵێت یەخوا پیرۆز بێت لێمان خوێندن ساڵی نوێمان. شیرینەکانم، هەموو ساڵێک لە ماڵی نۆدا خوێندن دەست پێ دەکاتەوە. ئەزانم کە هەمووتان زۆر بەپەرۆشن، زۆر دڵخۆشن دەتانوێزوو خوێندنگە بکرێتەوە و جارێکی تر بە دیداری مامۆستا و هاوڕێکانتان شار ببنەوە و شتی نوێ و شتی زیاتر فێر ببن. سێرێکی ئەم کۆمەڵە خوێندکار بکەن. گوڵەکان، ئەم کۆمەڵە خوێندکارش بە هەمان شێوەی ئێوە سێریکە چەند دڵخۆشن، زۆر بەپەرۆشن بۆ ئێرە زوو خوێندنگە بکرێتەوە و ئەمان جارێکی دیکە بێنەوە ناو خوێندنگە و بە دیداری هاوڕێ مامۆستاکانیان شار ببن. باشە، لە دێڕی دواتری هۆنراوەکەمان دەڵێت من قوتابیەکی وریام گوێڕایەڵی مامۆستا. شیرینەکانم، با بزانین خوێندکاری ژیر و وریا کامەیە، چ خوێندکارێکە؟ شیرینەکان، خوێندکاری ژیر و وریا ئەو خوێندکارەیە کە پابەندی یاساکانی خوێندنگەیە و بە ئارامی لە شوێنی خۆی دادەنیشێت و گوێ لە مامۆستاکەی دەگرێت و پێنووسەکەی بەدەستیوێتی و وشە بە وشە لەگەڵ مامۆستاکەیدا دەنووسێت و هەروەها کاتێک کە مامۆستاکەی یان هاوڕێکی قسە دەکات ئەم قسەکانی پێ نابڕێت و گوێی بۆ دەگرێت. باشە گوڵەکانم، و لەگەڵ ئەوەشدا خوێندکاری ژیر و وریا ئەو خوێندکارەیە کاتێک کە بێوێت بەشداری لە نێوانەکەدا بکات بە ئارامیەوە دەستی بەرز دەکاتەوە هەتا وەکو مامۆستا ڕێگەی پێدەدات بەشداری لەوانەکەدا بکات. گوڵەکانم، سێریان خوێندکاران بکەن، سێریان کەن چەند بە جوانی و بە ئارامی لە جێ خۆیان دانیشتوون، بە جوانی گویان بۆ مامۆستاکەی خۆیان گرتووە، قسە بە هاوڕێ مامۆستاکانی خۆیان نابڕن، کاتێکیش بیانە بەشداری بکەن لەوانەکەدا ئەوە شێوەیە بە جوانی دەستیان هەڵبڕیوە هەتا وەکو ئەو کاتی کە مامۆستا مۆڵەتیان پێ ئەدات بەشداری لەوانەکەدا بکەن. باشە، دێڕی دواتری هۆنراوەکەمان دەڵێت قوتابخانەم خۆش دەوێت چونکە دڵتیا دەسرەوێت. شیرینەکانم، من دڵنیام هەرێک لە ئێوە خوێندنگەتان زۆر خۆش دەوێت، چونکە دڵنیان هەر لە خوێندنگەدایە کە دەتوانن بەردەوام فێری زانست و زانیاری نوێ ببن و هەروەها چەندین ڕۆژت و هەڵسوکەوت و ئاکاری جوان فێر ببن و بە دیداری چەندین مامۆستا و هاوڕێی نوێ شاد ببن. باشە، پاشان لە دێڕی دواترمان دەڵێت کەلوپەلی خاوێنە هیچ کات نایان ژاکێنە. شیرینەکانم، خوێندکاری ژیر ئەو خوێندکارەیە کە پارێزگاری لە هەموو کەلوپەلەکانی خۆی و هەروەها خوێندنگەکەی دەکات، چونکە دەزانێت هەموو ئەو کەلوپەلانە بۆ خزمەتی ئەم دانراون. باشە، سێری ئەم کۆمەڵە خوێندکارەکەن گوڵەکان، سێریکەن چەندە جوانی پەرتووکەکەیان بەدەستەوەیە و پیسیان نەکردەوە، بە قەڵەم ڕەشیان نەکردوتەوە و هەروەها ئەو میزەی لە بەدەستیاندایە بە قەڵەم پیسیان نەکردووە، ڕەشیان نەکردوتەوە و هەروەها پارێزگاریان لە هەموو ئەو کەلوپەلانە کردووە کە لەناو خوێندنگەکاندا هەن، چونکە دەزانن هەموو ئەو کەلوپەلانە بە خزمەتی ئەمان دانراون و من دڵنیام کە هەیەک لە ئێوەی گوڵیش دەتوانن بە هەمان شێوە پارێزگاری لە کەلوپەلەکانی خۆتان بکەن و هەروەها پارێزگاری لە کەلوپەلی خوێندنگەکەمان بکەن تاوەکو بە جوانی و بە ڕێکوپێکی بمێننەوە و بەردەوام خزمەتی ئێمە بکەن. پاشان دێڕی دواتری هۆنراوەکەمان دەڵێت هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیانە. شیرینەکانم، خوێندنگە ماڵی دووەمی هەرێکێکمانە لەبەر ئەو هۆکارانی کە باسمان کرد و گوتمان هەر لە خوێندنگەیە کە بەردەوام دەتوانین زانست و زانیاری نوێ فێر ببین و هەروەها چەندین ڕۆژ و هەڵسوکەوت و ئاکاری جوان ببین و بە دیداری چەندین مامۆستا و هاوڕێمان شاد ببین هەر لەبەر ئەمەیە کە خوێندنگە
ماڵی دووەمی هەرێکێکمانە. لەبەر گوڵەکانم ئێمە ماڵەکەمان ئاوادان بکەینەوە بە هەوڵخۆشی زۆر و هەروە ڕێزگرتنی هاوڕێ و مامۆستاکانمان و پاک و خاوێن ڕاگرتنی. دەڕێ کۆتایی هۆڕاوەکەمان دەڵێت بشی مامۆستاکانم هاوڕێ زیرەکەکانم. کەواتە گوڵەکانم ئێمە لەوانەکەوە لە هۆڕاوەکەوە ئەوە فێر بووین کە هەرێک لە ئێوە زۆر بەپەرۆشن کە هەر ساڵێکی نوێ زوو دەرگای خوێندنگەکان بکرێتەوە و جارێکی دیکە بە خوێندنگە و مامۆستا هاوڕێکانتان شار ببنەوە چونکە دڵنیانەوەی کە هەر ساڵێکی نوێ لە قۆناغێکی نوێدا دەتوانن فێری چەنداشتی دیکە ببن واروها چەندین ڕۆژ تۆزوکەوتی جوانتر فێر ببن و جارێکی دیکە بتوانن لەگەڵ هاوڕێکانتان یاری بکەن وێنە بکێشن وەرزش بکەن و چەندیشتی دیکە کە دەتوانن لە ناو خوێندنگە ئەنجامی بدەن. شیرینەکانم ئەوە خوانی ئەمڕۆمان بوو کە چەند جاری خوێنمان و هەروە باسی مەبەستی هۆنراوەکەمان کرد. پاشان با پێکەوە بچینە پەڕی دواتر. شیرینەکان ئێمە بۆ هەروانێک لەوانەکانی کوردی فێری چەند وشەیەکی نوێ دەبین. باشە ڕەنگە ئەو شانە پێشتر کەمتر بەرگوێمان کەوتبێت یاخود هەر بەرگوێمان نەکەوتبێت. بۆیە بۆ هەروانێک کۆمەڵێک وشە واتەمان هەیە کە فێریان دەبین. بازانین بۆوانی ئەمڕۆ ئەو وشە واتانە کامانن. لێرە کۆمەڵێک وشە واتامان هەیە. یەکەم وشە چییە؟ وشە کۆمەڵێک پیت یەکەگرێ و پیتەکانی کە خوێندان یەکەگرێت وشە دروست دەکات و واتایەک دەبەخشێت. وشە چی تریشی پێدەوترێت؟ پەیف. کەواتە وشە و پەیف یەک شتن. وشە پەیفیشی پێدەوترێت. باشە. وریا واتە چی؟ وریا واتە هۆشیار، ژیر، عەقڵ، هۆشیار. باشە ئەو واتایە دەبێنێت. پاشان وشەیەکی ترمان هەیە گوێڕایە. گوێڕاو کە گۆداریشی پێدەوترێت. گوێڕاو چییە؟ واتە کەسێک کە بە جوانی گوێ بۆ کەسی پەرامبەری دەگرێت. وەکو ئێوە کە بە جوانی گوێ بۆ مامۆستا و هاوڕێکانتان دەگرن کاتێکە قسە دەکەن. باشە. پاشان وشەیەکی ترمان هەیە دەسترەوێ. دەسترەوێ واتە چی؟ دەحەوێتەوە. دەسترەوێ واتە دەحەوێتەوە، پشوو دەدات. هەندێک جاریش دەڵێن ئیستراحەت دەکەن. باشە کەواتە دەسترەوێ بۆ واتایە دێت کە کەسێک پشوو بدات. باشە. کۆتا وشەمان کە بۆوانی ئەمڕۆمان فێری دەبین وشەی ناژاکێنم. ناژاکێنم واتە تێکیان نادەم واتە نایشکێنم. ئەو واتایە دەگرێتەوە. واتە ئەگەر من کەلەپەلێکم لەبەردەستا بێت نایشکێنم تێکی نادەم. باشە نایشاکێنم بە واتایە دێت. باشە گوڵەکانە ئەمە وانەی ئەمڕۆمان بوو بەو هیوایان کە سوودتان لێی وەرگرتبێ. بەڵام گوڵەکان ئێمە بۆ هەروانێکی کوردی ئەرکی ماڵەوەمان هەیە. بۆ ئەم ڕۆژمان ئەرکی ماڵەوەی ئێوە ئەوەیە کە زیاتر لە 5 جار وانەکە واتە هۆنراوەکان بۆ بخوێننەوە. ئەگەر بە 5 جار توانیتان بە جوانی بیخوێننەوە ئەو باشە. ئەگەرنا زیاتر بیخوێننەوە. کاتە ئەرکی ماڵەوەی ئێوە ئەوەیە کە زیاتر لە 5 جار ئەم هۆنراوەیە بۆ بخوێننەوە و هەروەها 1 جار لەسەر دەفتەری ڕێنووسی کوردی هۆنراوەکەم بۆ بدوستنەوە. باشە گوڵەکانم وانەی ئەمڕۆمان تەواو بوو. هەتا وانەیەکی تر خواتان لەگەڵ.